تۆڵی کێشەی سەرەکی منەمەنێ چیە کێشە سەرێکێک کێشە سەرەکیەکە ئێمە ئەوەیە کە ئەم ژنە ناتوانێت وەکو جاران خزمەتی من بکە ئەوەیە کێشە سەرەکیەکی ئێمە بەس کاک دکتۆر ئەو زۆر شتەیە باسی ناکە یعنی بۆ باسی برادەرەکانم ناکە ئەوان یعنی زۆربیان لە ژنەکانیان جابوونەتەوە باشە من پێڵێم ئەگەر کێشەکەی ئێمە بە جابوون و یەکلای ئەبێتەوە قەیچێکە خۆ من و ئەو یەکەم کەس وەخی کەس نابین جابینەوە من سوور بزانم کێشەکە بە جابوونەوە ئەبێ قەیچێکە با جابینەوە چیتە کاکە شێرکۆ من تێ ناگەمێنی تۆ چۆن بیرەکەیتەوە جابوونەوە کێشە حەلەکات ئەم کێشەیەوە مناڵەکان نەی مناڵەکان کێشەکەی تۆی بە قوربان ژنێنی وڵێ ئەڵێ ژن بێنە ئەخۆ ڕێلی نەگویت لە بڕۆ ژنی تر بێنە بۆ نایهێنی تۆ ناچی ژن بێنی بە پارەی خۆ توێ بە پارەی ئەوان ژن بێنی من پێم وتی من ناتوانم دوو ژن بەخێوکەم بەڕاستی ئللا ئەبێ ماڵی باوکی و یا هاو باشە بۆ سەبر ناکەی ماوەی چەندە نەخۆشم خێزانەوە 3 ساڵەوە بزانم وەکو باسان کرد باشەی وایە بە قوربان 10 ساڵ نەخۆشە دوای ئەوە چاگە بێتەوە بۆ سەبر و تەحمل نییە بۆ سەبر ناگری کێڵە عیلاجەکان وردە وردە کاریگەری نابێ ئەی خۆ هاوسەرگیری بە قوربانین قوربانیدان تەسێدان جا هەر کەسێ ژنەکەی نەخۆش کەوت و تووشی کێشەی بوازی لێبێنێم دنیای چی لێ بە قوربانم ژیانە چی لێ بە دۆزەخ ڕەمە خەڵکە ناسم بە قورآن 15 ساڵ 20 ساڵە بە دیار ژن و مناڵیەوەیەتی بە خێویانەکە خزمەتیانەکە پاچیا کاتەوە چیەکە تەمەن بەرامبەرەکەشی ژنی شەرواکە بۆ مێردەکەی ناکرێت تۆ ئەمە من هەستەکەم وەکو پەڵب وایە بەخوا کاکی امکانیت سەبر بێت تەحمل بێ وەڵام من تەسەورەکەم ئەگە تۆ سەبر و تەحملێ هەبێ واز لە مەشروب خواردنەوە بێنی واز لە قومارەکە و بێنی کە کەسوکارێ زۆر بەوە کەسوکاری ئەو ئیزعاجن کە سقەیان نییە من دڵنیام و کاتە کەسوکاری لەوانەیە هاوکاری شێبکای یارمەتی شێبا تۆ جارێ سەبر لە براکەم کێڵە جارێ لە بەردەممانە چەندەها ڕێگە هەیە یەکێ لەوانە ئەگەری زۆر هیچڵە چاک بێتەوانێ من راپۆرتی پزیشکەکەم خوێنەوانە دەرمانەکان زۆری کاریگەری هەبووە بەس خۆ دەزانی و نەخۆشیە کاتیەوێ و نەشگەشتوەتە دەرەجە 3 تا بڵاو بوو بێتەوانێ لە سەرەتایەتی و عیلاجەکانیشی باش ڕۆشتووە تۆ بۆ من هەستەکەم ئەمە و کردووە بە بیان و پەڵب ئەچینا بەخوا من نازانم پیاوی وەکو جەنابە عاجزمە بە من قسەکان ڕاستە زۆر جاڵە قسە حەق ڕقە بەڵام ئەوە حەقیقەتە ئەم ئافرەتە نەخۆشە پێویستی بێ هەمومان پشگیری بکەین ئەزانی لەلایانی دەرونیەوە چەند گرنگە تۆ پشگیریان بکەین بەخوا چەند دەرمانەکان کاریگەری هەبێ لەسەر چاکبوونەوەی لایەنی دەرونی کە دڵخۆش بێ و کە گەشتبین بێ و مشکلەی بۆ دروست نەکەی دوو ئەوە کاریگەری هەیە لەسەری فەرموو باوکە جان ئاخر کاک دکتۆر توخواوە کێ قسێ ئەمەڵێ یعنی زۆربەی خەڵک ئاوایان ئەخواتەوان ئەم ینی بە پەتی خەڵک خۆی خنکێنێ جارێ ئەم یەک دنیا برادری خراپی یعنی ناتوانێ وازیان لێبێنی هەر برادەرەکانێت یعنی فێری قومار و مەشروب و ئەو شتانەیان کردووە ئەم یعنی بیانۆ هێنێتەوە پێش ئەوەی من نەخۆش بوومە هەموو کاتی ئەی و ژنە هێنم بەڵام کە نەخۆش کەوتم یعنی ناچار بووم بڵێم بیهێنێ ینی بۆ ئەوەی یعنی تووشی کێشە نەبین من و ماڵ و مناڵم سەرمان لێ نەشێوێت ئێشتا ئەم لەسەر ئەوە شایعنی داوای پارە لە ماڵی باوکمەکە ئەوێ ماڵی باوکم هاوکاریکەین یعنی هیچ ئایلێ بڕوا ناکەم هەوڵ ینی بێوێت ینی ژن بەسەر کچەکەی بێت هیچ کەسێک ئەوە بە پارەی خۆشیان ئەزای چۆنە کچی من ئەگەر بێت و حاڵەتەکە کاک شێرکۆ یعنی یەکەم ئەگە تۆ ئیمکانیەتی هەیە و ئیمانی هەیە و متەدەیینی و بەو شێوە بیرەکەیتەوە بۆ هەیە ژنی دووەم بێنی بەڵام بێ عەدالەت ڕاگریتووە مشکلەکە چییە ئەمەڵێ بڕۆ ژنی دووەم بێنە یعنی کە خوا ڕێگەی پیاوی ئەمیش ڕێگەی پیاوی خۆ شتی کە خوا حەڵاڵی کردوێن حرامی ناکات بەڵام مشکلەکە تۆ کێشەکە ئەوە نییە کێشەکە ئەوەیە ئەتەوێت لەسەر حسابی ئەم و خێزانەکەی ژن بێنی بە قوربان شتی واکووا هەیە لە چ وڵاتێک بووە لە چ شوێنێکە هەیە کەسێک کێ پارە و باتێ بڕۆ بڵێ ژن بەسە کچەکەم بێنە ڕاستەکەی بەس کاک شێرکۆ یارمەتی بە شتەکانە بۆ تەواو کرد ئەمە یەک هەر کاتێک ئەو باسمان کرد لە ناحیەی دینیەوە گەر خۆ قەناعەتت بەوە هەیە بەس تۆ خۆی تەوانێ قومارەکەیت و ڕەناکەم باوەڕێ بەوە هەبێت دووەمیان ئەگەر باوەڕیشی بەوە نەبوو گە ژنەکە و کەم تەرخەمە ناتوانێ وەکو هاوسەر ئەرکەکانی هاوسەرگیری جێبەجێ بکات مافی خۆتە یاساش ڕێگە و پێەیە بەڵام
ئەم ئەو شتانەی نییە نەگەشتوێتەوە حاڵەتە کە نەتوانێ وەکو هاوسەر پێداویستیەکانی تۆ وەکو ئینسان هەم لە ناوماڵە هەم لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە هەم لە پەیوەندی شخصیە لەگەڵتا ئەمانەی نییە. بەڵام ئێستا تۆ ئەتەوێت لە ڕێگەی ئەمەوانێ ژنی دووەم بێنی لە کاتێکیشا ئەوان مەترسیان هەیە کە پێشتر زۆر وعدە پیاون و جێبەجێو نەکردووە و زەمانیش نییە تۆ ئەڵەی تۆ بزان من چی بم بە زەمان ینی سبەی ئەگەر کردە من چی بکەم ڕوزەدی لای ئەوانە بە من چی پێ بم کاک شێرکۆ تۆ گە لەسەر مەشروب خواردنەوە و بەردەوام بی تۆ گەشتۆتە حاڵەتی ئالوودەبوون بە قوربان. چکە من کەوت زانیاریانەی کۆمان کردەوە کە پرسیارم نەخۆشە کرد لە هاوڕێکانی شکرد لەم ینی ئەو حاڵەتی تو ئەم هەموو شەوێکە ئاخۆیتەوە ئەمە پێڵە مدمین ئالوودەبوون. تۆ پێویستە بە چارەسەر هەیە ینی پێویستە ئێستا چارەسەر عیلاج وەرگری بۆ کەمکردنەوەی ئەم مەشروبەوە بۆ نمونە لە جیاتی هەموو شەوێ بیکەی بە شەو ناشەوێت اینجا شەوێک و 3 شەو نەیخۆیتەوە اینجا شەوێک و 4 شەو نەیخۆیتەوە 5 شەو بەم شێوە اینجا پسپۆڕی تایبەت هەیە لەو بوارەیە دەرمانێک دەیاتێ و دەودە قێزت لە مەشروبەکە خۆتەوە ئەبێتەوە هەروی خۆیت ئەڕشەیتەوە کەواتە ڕێگە چارە هەیە بۆ ئەوی وازدەوە بێنی تۆ برادری خراپێلی دوورکەیتەوە بە قوربان. تۆ نمونەیەنی تۆ خەڵک نمونەی جوانێنێتەوە برادری باش بە قوربان تۆڵی برادەرەکانی من هەمووی لێک جابوونەتەوە بۆ منیش لێک جانمەوە تخواوە حەلە جە برادەرەکانی لێک جابوونەتەوە چێ لە مناڵەکانی سەرگەدان دەبەوە چێ لە تۆ ژنێت تەلاقی و تو سێ چوار مناڵەکەی تەسەرەوە ئەمە حەلە حەلەکە بەس بۆ خۆیەتی سربەستە بێ و ئازاد دەبێ و هەر لەسەر خواردنەوە مەشروب و قومارەکەی بەردەوامە بێ و شەو نایەتەوە ماڵەوە دەدا بەڵام هەم خۆشی لە دواییە ئەم ئالوودبوونە وای لێیەکە بفەوتێت هەم مناڵەکانی شەکەونە سەر و جادی و بەڕەڵابن. فەرموو وڵا کاک دکتۆر من بۆیە هاتم بۆ لای جەنابێ چەند بەرنامەیەکی پێشووتریشم بینیوە کە لەخوا بەزیابێ زۆر کێشەی خەڵکە هەل کردووە منیش بەڕاستی ئەمێ چارەسەرێ بۆ ئێمەشدانی لە ڕێی بەرنامەکەت و چاوەڕی جوابی جەناب. کاک شێرکۆ گیان چارەسەر چییە بە قوربان؟ ئێمە لە بەردەم کەیسێکین ئەم هاوسەرە و دایکی 3 مناڵە تۆ تەلەبەیەکتان هەیە لە 12 ینی 6 یاعدادی جاران یەکەم شت تۆ لەم قۆناغەیە ئەبێ واز لەو زەختە بێنی و فشارە لەم ژنەتی نەکەی بە قوربان ڕێگە چارەکان ئەمەیە جارێ واز لە فکری ژنهێنانی دووەم بێنە هەوڵی لەگەڵا بە با عیلاجەکانی بەردەوام بێ لەلایەنی دەرونیەوە قسەی بۆ بکە ڕێزی بگرە با خۆشەویستی لە ناو خێزان پشتی بگرە دامی بکە سەپۆرتی بکە وردە وردە من دڵنیام ئینشاءڵڵا چاکە بێتەوە کچەکەش لەو لاوە ئینشاءڵڵا ئەگەر لەناو ئەم خێزانەیە ئاژا و شەڕ و مەشاکیل نەمێنێکە ئێستا هەتانە تەلەبەکە ئینشاءڵڵا کچەکەتان نمرەیەکی بەرزێنێ ئەو کاتە چێتە کۆلێجێکی بەرز لەم لاوە کچەکەمان مستەقبەلی نەفەوتە لەم لاوە سەبر مانگن لەسەر هاوسەرەکە و کە وردە وردە ئینشاءڵڵا چاکە بێتەوە. بەڵام با لایەنە سلبیەکە خراپەکەش دابنین کاک شێرکۆ وای دابنین نەخۆشیەکەی هەر بەردەوام بوو وردە و دەوای لێکرد نەتوانێ ئەوەی کە ئافرەت بۆ هاوسەرەکەیەکە بیکە ئەو کاتە من دڵنیام ئەگەر لەکسەر عیلاجەکەی خۆشە بەردەوام بووی وعدیەوە بەی من هاوکاری دەکەم من برادرم هەیە ئەو نێرم بۆ لای کولفە هیچی واشی ناوێ ئێمە توانین هاوکاری بکەین وردە وردە لەم ئیدمان و مادە مەشروبە ڕزگارێکا بە قوربان بەڵام وعدیەوەمان بیتی تۆش وردە لە برادرە خراپەکان دوورکەویتەوە ئەگەر تو ئەمە لەو لاوە کرد ئەوە خێزانتە ئەوە خەزوورتە ئەقڵیان هەیە چاویان هەیە ئەبینن وردە و دەوازی لە مەشروب خواردنەوە هێناوە لە جیاتی 12 شەو بێتەوانێت لە حوتی ئێوارە و لە ماڵەوەی لای مناڵەکانتی ئاگاو لە مناڵەکانتە شەڕ و ئاژاوە نەماوە من دڵنیام و بۆشیان دەرکەوتووە کچەکەیان وەکو پێویست ناتوانێ پێداویستەکانی تۆ دابینکە وەڵاهی لەو کاتەیە بڕوان ناکەم خەزوورێ پارە و لێ بگرێتەوە هاوکاری و نەکات ئەگەر تەنانەت بۆ هێنانی ژنێکی تریز بێ بەڵام ئێستا هیچ پاساوێک نییە بە قوربان کە پاڵ بە تۆ بنێ هیچ دافعێنێ پاڵ نەدێنێ وا لە تۆ بکە واز لە ژنەکەەوە بێنی بە 3 مناڵەوە و ئەگەر ئیمکانیتیش باش بوو خۆت ژنی دووەمێنی وڵێ من ڕازیم بەس تەلاق شتێکی خاستن بۆ مناڵەکان بە قوربانی هەموو جارێ پێش هەموو شتە بیر لە مناڵەکەینەوە چێ مناڵانە گوناحیان نییە تاوانیان نیە تۆ باوکی بە قوربان تۆ خستوتەوە هەر کتێبە بەخێوی بکەی پەروەردەیکەی ناکرێ بەهۆی حەز و ئارەزۆکانی تۆ مناڵەکانت بفەوتێنی تخوا تەلەبەیەکی هەیە پۆلی 12 تەلەبەیەکی زیرەکە مستەقبلێکی باشیە بڵێ وڵا سبەینە هەتی وێگەی بامە بیرکردنەوەی باوکە باوکە گیان ئەمە چ عەقڵێکە ئەی تۆ ژەونێ کچێکە هێنا ئەی خۆ کوڕی شەبێ کوڕەکەش کچێکی خەڵکە بات ئەمە قانونی حیات و یاساکانی ژیانوە بە قوربان ئەی خۆ کەس بە دیاتەوە دانانیشە خۆمە دابەستنی بە دیاتەوە دانیشێ مامرین ئەی چی بکات دوایەوە ئەگەر شووی نەکردوێ ئەگەر کەسێکی نەبێ
ها کچی من فەرموو. ئەجا کاک دکتۆر ئەم باسی برادەرەکانێکە یعنی خۆشی لێ بپرسە برادەرەکانی یەکێکیان ئەنی ژنەکەی خۆی سووتان و برادەرەکەی تا ئێستا لە سجنایە دانێکی تریان کچەکەی تووشی تاوانێکی گەورە بووە لەسەر قومار ئێستاش کەیسەکەی لە دادگای حل نەکراوە برادێکی تریان یعنی کچەکەی لە قومارا دۆڕانە یعنی ئەمە بێ نانێ بخوات و نانێ بکا بەخێر کە من نەمهێشتۆ کچەکانم یعنی بەڕێی ئەوە بڕۆن تووشی خراپە ببن ئەم هەر ئێمە بەم ڕێگایە بڕۆن یعنی حەزەکە ئێمە ژوەک برادەرەکانی بین ئەم یعنی لە بەروی من سێ کچم هەیە حەزەکە ئێمە ماڵمان لێ بشێ ئەمان خۆیان یعنی ئیتر وازانن کچ بە شەر نییە ینی کوڕمان نەبوو ئێمە ئیتر ئێمە ژیانمان فەوتاوە لە ڕوانگەی ئەم و خەسوومەوە وایە جا بەسە کاک شێرکۆ ئەمە برادەرە هەوو بۆ بە قوربان جامە برادەرەکانە ئاوا بێ ئەبێ دوژمنەکانە چی بێ ئەمە دۆستەکانە بێ ئاوا بێ ئەویان کچی لە قومارە بدۆڕێنێ ئەویان ژنی تەلاقا و ژن خۆی بسووتێنێ و لە سج نابێ و تۆشەوە تەوێ دەرەنجامەتەوێ ئەتێ بگەیتەوە بە قوربان تۆ باسی هاوڕێ مەکە ئەوە کەی هاوڕێنەوانە ئەوەی گەورەترین کێشە بۆ تۆ دروستەکان ئەوەی زۆربەی جارێمە کە هاوارمانە برادەری خراپ ئاوایە بەڵام ئێ ماڵین برادەری خراپەیە ڕاستە بەڵام خۆیمە عەقڵمان هەیە یعنی معقولە تۆ ئەو پارە جوانەی ئاوە دەست دەکەوێت بۆ ماندوو بوونەوە بۆ هیلاکێ و یا ئەم لە مەعاشەکەی خۆی ئەداتێ توخوایەی بەو ژەهرە چ قازانجێکی لەکەی عەقڵەکەشە لە دەستەی ئەوەتان ییتە ماڵەوە شەڕەکەیت و کێشە بۆ مناڵەکانە دروستەکەی ئەی باشەگەر خوا نەخواستە کچێکشتی لێکاتە ئێستا ئەگەر ئەو کچە گەورە و خوا نەخواستت خۆی تووشی بەڵای بکردایە ئەزانی من کەی ساتۆتە لام واللهی کچە لە کۆلێجێکی بەرزە لە چەند نمونە هێناومەتەوە بۆ تۆشی هێنمەوە لەوانی تۆ جەنابێ 9 بێ خۆی تووشی بەڵایەک کردووە ئەڵم کچی من بۆن لە خۆ کردووە ئەڵە وەڵا بۆی سەری باوکم شۆڕکەم یعنی چی سەری باوکە شۆڕەکەی وڵا باوکم ئەوەی کردو لەگە دایکم وای کردۆ خەریکی دوو لە ڕوویەوەم بینە لەو بیستەر و ئەم میوانە بەڕێزانە هەر خەریکی ئافرەتی بەڕەڵڵاو لە سورۆش و نازام چی دایکم جەڵتە لیا لەسەر جێ بۆی سەری شۆڕکەم و باوکیشم خەفەت خوا ئەمە لە کوردەواری مەسەلێکمان هەیە دوو لە ڕوویەوە ئەڵێ وەکو کەری دێستۆپینی خۆی زەرەری ساحێبی ئەی کاکە خوا نەخواستە کچەکە وەکۆ بیرکاتەوە ئەو کاتە چیەکەی ئەو کاتە ژنی دووەم فریاد دەکەوێت کە کچەکە و تووشی لادان بوو دوو مناڵەکەی تر تووشی انحراف و تووشی نەخۆشی گرفتێکی دەرونی بوو تووشی توزان 100 خۆزانی سا چواردەوەرمان چەند خەتەرە چی ژەهرە ڕێژن لە ڕێگەی ڕاگەیاندن و سۆشیال میدیا و نازان برادەری خراپ چی ئەی تۆ نابێت تۆ سێ بیرکەیتەوە لە مستەقبەلی مناڵانە و سێ مناڵ خستوێتەوە سێ مناڵی جوانە هەیە باش بۆی پەروەردە کردووی خێسانێکی باشەیە خەزوورێکی باشەیە کاکە تۆ بۆم شە جوانانە نابینی بۆ تۆ بیری لە تەنیا یەک شتێکی توانێت